بەڕاستی ژینگە بوویتە بەشێک لە ژیانێنێ ئەو زمانەی ئەوەی هەڕەشەی هەر جددی لەسەر مرۆڤ هەیە پیسبوونی ژینگەیە ئەمانەوێ لەو هەنگاوی کە بە خۆمان هاویشتمان بەڕۆ مناسبەتی ڕۆژ ژینگە ئەو پەیامی بدەنێ خەڵکی خۆمان کە بەشداری بکەن لە پرۆسەی پاکراگرتنی شار یعنی ئەگەر هەموو هاوڵاتیانی ما هاوکاری یەکتر نەبین ڕەنگە پرۆسەکەەوە نییە بە کۆمپانیایکی یا بە حکوومەتی بە تاکیتێنی خاوێن بکرێتەوە ژینگە پێیوەستی چونکە بە هەموو ئینسانە چوێ پێویست وایە کە ئەوان بەشداری بکەن لەبەرەوەی ئێمە ئەمانەیە بەپێش خەڵکی دەفتین ئەو پەیامێکی کە ئەوانش چاو لەمە بکەن و لەمەوە دووە نەک هەر بە مناسبەتی تایبەتی بە هەموو ڕۆژێ بزانن کە ئەهمیەتی ژینگە لەکوێدایە.